شدني من هنا مش دعوة رحيم عند زاري كشتوكالي من دانشتي شاري هلبجم کۆلێژی کشتتوکاڵ بەشی پیشەسازی خۆراکم تاوا کردووە لە کۆلێژی هەڵەبجە من ڕۆژانە کار ئەەکەم لە کەڵگەی ئاژەڵداری ڕاستانەوەکو ئەندازیارێکی کشتتوکاڵی کاری سەرەکی من لە ئێستایا کارکردنە لە کارگەکەی و بەرهەمهێنانی شیرە بەڵام ڕۆژانە کاری چاودێری کارەکان و بزنەکان و فلۆڕی تەندروستی و ئەوانەش هەر لەگەڵ کارەکەی خۆمان بە ئەنجامەگەێنم کارەکەی من کارێکی پڕزەحمەتە بەڵام حەز و خولیای من بۆ ئیشەکەم و کارکردن لە بوارەکەی خۆما ئەو هێزەی پێیاوم کە لەسەر بەردەوام بم لە ئیشەکانم و بەردەوام بم لە کارکردن لەم جێگەیەیە تعامل هەڵسوکەوتی من لەگەڵ کارەکانە و لەگەڵ بزنەکانە بە جۆرێکە زۆربەی جار کارمەندەکان گلەیەوە کەن کە من نازێکی زۆرەیەم بە کارەکان نازێکی زۆرەیەم بە بزنەکان ئەوانیش هەنێ جار گیرە خۆن لە دەستی ئەوەی کە کارەکان یان بزنەکان ئەو گرنگی پێدانەیانەیە و چونکە ئەوان ئەیانەوێت زووی شەکە تێپەڕێیانەیانەوێت کاتیان نییە وەکو من بمێنەوە لەگەڵیان گلەیەوە کە نەڵێن تۆ میشەکە نازیان پێی بەسەر ئێمە ئامێنێتەوە ئیشەکە لەبەرەوە من زۆر خومیاوەتە پێیان زۆر چۆنەڵی تێکەڵ بووم لەگەڵیان هەموو شتێکیان خەریکە بڵێم ئاشنا بم لە برسێتیان لە کاتی برسێتیان لە کاتی نەخۆشینیان هەر سەیری هەر کام لە بزنەکانیان لە کارەکان کە مەزانم ئەو کارە ڕەنگە نەخۆش بێ ڕەنگە چۆنەڵی برسی بێ بێتاقەت بێ یان شتێک ئیتر چۆنەڵی ئاشنای ڕۆحیان بووم تێکەڵیان بووم کارکردن من هەمیشە ئەڵێم غیرەتی ئینسانەکە و چۆن ئەڵێ جورئەتی ئینسانەکە بۆ ئیش یەکێکە لە خەڵە سەرەکیەکان با پشگیریکردنی عایلە و پشگیریکردنی ئەو کەسانی کە لە چواردەوتن ئیشەکەیان لەگەڵا ئەەکەیت ئەوانە گرنگن بەڵام بخیرەتی ئینسانەکە بۆ ئیشەکە یەکێکە لە سەرەکیترین با بڵین فاکتەرەکان کە وەکە ئینسانەکە لەسەر ئیش بمێنێتەوە کارکردنی من لێرە هەروەکو پێشتر وتم زۆر زەحمەتە و زۆر قورسە زۆر کەس وتویانە تۆ لەگەڵ ئەو ئیشاناییتەوە ئیشی ئەوێ ئیشێکە با بڵین لەگەڵ حیوانە ئیشەکەی ئەوە نافەهمێ ڕەنە لێت بدا ڕەنە ئازارە پێ بگەێنێ منش خۆم چەند جار بە بۆنەی ئەوەوە تووشی ناڕەحەتی بووم تووشی ئێش و ئازار بووم تووشی نەخۆشی بووم لێرە بەڵام ئیتر چۆن ئەڵێ ئەمە کارە ئەمە ئیش ئەمەش یەکێکە لەو با بڵین ئیشانەی کە هەر کەسێک دەتوانێت پێیەوە مەشغوڵ ببێت لە فترەی ئەم ئیشکردنی من لێرەیە زۆر بوونەوە کەسانەی کە هاتوون بۆ ئێرە و ویستویانە لێرە ئیش بکەن لەبەر قورسی ئیشەکە لەبەر نەگونجانیان لەگەڵ با بڵین شوێنی ئیشەکەیە قبوڵیان نەکردووە پێشتر من لێرە کە کارم کردووە لە لای کارەکەم بۆ ماوەی 24 کاتژمێر من لێرە ماومەتەوە یعنی لە ماوەی هەفتەیەکا لێرە بووم 2 ڕۆژ ئۆفم هەبووە ڕۆژتومەتە خوارەوە زۆر کەسی کە هەبوو کە پێمان و تۆ وەرە لێرە ئیش کە بەم ڕێوشوێنە قبوڵی نەکردووە وتوێتی زۆرە ناکرێت من شەو بمێنمەوە لە ئیشەکە بەڵام من قوربانیم داوە بە خۆم و بە ماڵەوە من ئەجلەوەی کە با بڵین ئیش بکەم لە دەرەوە ئیش بکەم لەسەر پێی خۆم بوەستم هەتا وەکوکەی وەکو خانەخوێ لە ماڵەوە و دانیشیت و خزمەت بکرێت و ئەوانە ئەبێ ئینسان تا لە ژیانە هەیە جێگە دەستێکی دیار بێ لە شوێنێکە هەبێ هەم خزمەتێک بەخۆی بکە هەم بە دەوروبەرەکەی بکە دەسوم پێوە نەبوو کاکسەنە بەزمێنێنینەوە 250